خوای پەروەردگار لێمان قبوڵ بکە، خوای پەروەردگار بە لوتف و ڕەحمەتی خۆی خۆشەویستی خۆی بخاتە دڵمانەوە، نوری خۆی بخاتە دڵ و چاومانەوە، ڕێبازی ڕاستیمان پێ بناسێن، لەسەر ئەم هەڵوێستی دینداریەمان ڕامانگرێ. خوای ڕوومان کردوتە جەنابەت، خوایە لەم غوربەتی ئیسلامەیە ڕوومان تێکە، لەم زەمنی ئیستیضعافەیە یارمەتی دەرمان، لەم تاریکستانی وێڵیەیە یا ڕەبی خوای ڕێڕاستمان نیشان بە، ئەوەی نیشانت داوین خوایە لەسەری ثابتمان کە، خوای ڕامانگرە لەسەر ئەم دیندارێتی. خوای ئەم دیندارێتیە لەزەتێکە ئەو کەسەی کە دیندار نییە نازانێت چ نیعمەتێکی لەدەست چوو. خوای ئەوانەش هیدایەت بدە، خوایە خوای ئەو کەسانەی هیدایەتت داون زیاتر ڕایانگرە لەسەر ئەم دینە، خوای ئێمەش بخەرە ڕیزی ئەو کەسانەوە. خوای ئەم قورئانەی فەرمایشتی خۆت بکەرە نوری سینەمان، خوای بیکەرە بەهاری دڵمانی پێ پاراوکە، زمانمان پاراوکە بە ذیکری خۆت. خوای کار و کردەوەکانمان بۆ خۆت بسڵحێنە و نیەتمان هەر لەبەر خاتری تۆ. خوای نوێژ و تاعەت و عیبادەتەکانمان لێ قبوڵ کە، خوای نوێژ و تاعەت و عیبادەتەکانمان لێ قبوڵ کە، خوای نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتەکانمان لێ قبوڵ کە یا ربی يا الله. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا، والسلام عليكم ورحمة الله وبركاته.